ئەم ڕێفرەندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە، بەڵکو بوو ئەوە بوو 7 ساڵ بەسەر بڕیاری سڕکردنی ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تێپەڕی. ئێستاش نەک هیچ باس لە دووبارە کاراکردنەوەی ڕێفراندۆم نییە، بەڵکو ئەو هەنگاوە وەک پەڵەیەک بە ناوچاوی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەوە ماوەتەوە و سەرەتای کۆتایی هاتنی شکۆی قەوارەی هەرێم بوو. نیوەشەوی 24 لەسەر 25 ئۆکتۆبەری 2017 دوای مانگێک لە ڕیفراندۆم و کەمتر لە 10 ڕۆژ دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی زیاتر لە نیوەی خاکی باشووری کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان کە نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی سەرۆک و جێگری سەرۆکی بوون، لە ڕاگەیەندراوێکدا ئاکامەکانی ڕیفراندۆمیان لە کوردستانی عێراق سڕ کرد و داوای دیالۆگ و گفتوگۆی لە حکوومەتی عێراق کرد لەسەر بنەمای دەستوری عێراق. ئەنجومەنی وەزیرانمان هەبوو. بڕیارەکەی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم بە بێگەڕانەوە بۆ هیچ کەس بوو، تەنانەت ئەو حیزبانەش کە بڕیاری ڕیفراندۆمیاندا لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێم هیچ پرس و ڕایەکیان پێ نەکرا. بە پێی زانیاریەکان دوای ئەوەی هێزێکی زۆری سوپای عێراق لە مەخموور کۆکرایەوە و مەترسی هێرشکردنە سەر هەولێر لە ئارادا بوو، پارتی داوای نێوەندگیری لە ئەمریکەکان کرد و دوای ئەوەش سازشی بۆ عێراق کرد و بڕیاری سڕکردنی ڕیفراندۆمی دەرکرد. ڕیفراندۆمی سربەخۆیی هەرێم لە 25 ئەیلولی 2017 بە پێداگری و کە لە ڕقی نوخبەیەک لە سیاسیەکانی کوردستان ئەنجام درا. کۆمەڵی ئیسلامی ئەو کات و کۆمەڵی دادگەری ئێستاش یەکێک بووە لەو لایەنانەی بە هیچ شێوەیەک نەچووە ناو کۆبوونەوەی حیزبەکان بۆ ڕیفراندۆم و هۆشداری توندی دەدا لەبارەی ئاکامەکانی ئەم هەنگاوە و دەیزانی بە لەباربردنی سربەخۆیی هەرێمی کوردستان کۆتایی دێت لەبەر ئەوەی ئامادەسازی پێشوەختەی بۆ نەکرا بوو. ئەوەی مایی سەرسوڕمانە سەرەڕای ئەم شکستە گەورەی کە خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردی لە باشوور بۆ دەیان ساڵ بردە دواوە، بەڵام تا ئێستاش سەرانی پارتی شانازی بەو بڕیارە هەڵەیەوە دەکەن و جان بەو ئاکامە خراپانەیدا نانێن کە تا ئێستاشی لەسەر بێت بەردەوامە و قەوارەی سیاسی هەرێمی بە تەواوی بێدەسەڵات و بچووک کردەوە. ئێستا دوای 7 ساڵ لە بڕیاری سڕکردنی ڕیفراندۆم و لە ژێر سایەی حکمی پارتی و یەکێتیدا ڕۆژ لە دوای ڕۆژ خەوارەی هەرێمی کوردستان بەرەو لاوازی و لێکترازانی زیاتر دەچێت. تەماحکردنە دەنگی خەڵکی کوردستانیش لە دوایین هەڵبژاردننی پەرلەماندا پرسیارێکی دیکەی زەبەلاحی لەسەر دروستی حکومڕانی خۆماڵی و شەرعیەتی حکوومەتی ئایندە دروست کردووە و بەڵگەیەکی دیکەی بێباکی و بەرژەوەندی خوازی و کە لە ڕقی سەرانی ئەو دوو حیزبە حکومڕانەیە لەبارەی ئێستا و داهاتووی قەوارەی هەرێمەوە.